ئەم جلامە چۆغەیە ئەم خاتە ئەمە لەزگەیتە پێشەکەی جواندانشێ لە پێشەوە هەشە بەبێ لەزگەیە لەختێ جواندان ناشێ بەس ئەمە جواندانشێ لە بەرە لۆچ نابێ زۆر جواندانشێ عینە لەزگەیتایە لەبەرە زۆر جواندانشێ ئەمە کراسێک لە دەژێرەوە شتی جوانە جواندانشێ ئەمیش کراسیە نیو خۆڵ ئەمە گەنجانێ نیو میلیوانە گەنج حەزی لەم شتاکە تر کەتافی بۆ کات و پێش زنجیرە جواندانشێ ئەمە منتقەی دهۆک و هەولێر و منتقانەیەکە شتی جوانە جوانش دانشە لەبەرە کەم بۆ تۆ زۆر لە سەرجری کوردی بۆ منێ ئەم دارایی و ئەم شەڕە و وەزعی مادی نەختێ کەمە خەڵکی مادی کەم بۆتەوە قاتەکانیش چۆغەی هەیە مەراتخانی هەیە ستارخانیش هەیە ئەمە جلی کوردی ڕەسەنی کوردی ئەمە تەنها کەسێ بەکەیف خۆیەتی بەزەوق هەیە چۆغەی مێ هەیە قەمیسی مێ هەیە مەراتخانیەوێ هەیە ستارخانیەوێ فەرق لە قماشەکە و سارەکە هەیە قماشی مەتری 10,000 هەیە 15,000 هەیە 20,000 قاتەکان لە 30,000ەوەیە حتا 50 حتا 150 هەیە حەق دەسەکەی چۆغەیەکە بە چییە؟ مەرەتخانەکە تقریبان بە 65 هەفتایە ستارخانەکە بە 150,000 حەق دەسەکەی پارەکە لەم ساڵ باشتر بوو ساڵی پارەکە سبب بۆ نییە مەزمەیە و شەڕە و خۆ دەزانین لە وڵاتەکە نەختێ ئەزمەی شەڕ هەیە و کەم موچەی کەمە خەڵک موچەک نییە سێ مانگجارە دوو مانگجارە کورد موچە وەرەگرە پێشمەرگە کەم بۆتەوە سە حازرەکە کا دێ بەلای من 10,000 دا 5,000 بۆی چاکە و ئەیکا دەبەریتەوە بە سارێکی کەمتر تەبان نا تەبان تفساڵیشی جوانە خەڵک دەستکردبی کا باشترە بە جۆرەی خۆی نمونونەکەی تفساڵەکەی جیاوازە مۆدیلەکەی جیاوازە ئێسام کاتان و ئامۆدیلا دەرچووە ئەنواع تفساڵ ئێستا وەڵی س زۆرێ ئێستا بەس ئەوە ڕەسەنەکان سێنەوە ئەوە پێتم وت ئاماژەم پێکرد ئێستا ئاروەڵە قەمیسیەکە ئەنواع قەمیسیەکە ئەنواع یاخاکە هەیە لجی لەگەڵایە هەیە سوخمەی لەگەڵایە مەسەکرێت دەژێر قاتەوە هەیە لە با مەرەتخانەکە چۆغەیە کاتە سەرەوە ئەنواعە